Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من ڕاستیم خۆشحالم کە گەڕامەڵەتان ڤیدیۆیەکی نەدا. سعیکردن زۆر خۆشە. بە تایبەتی ئەگەر لەو بوارەیە بێت کە خۆت حەزت لێیە و بە ویستی خۆت بێت. بەڵام ئەوە مەکە بەبیان و کە بۆ نمونە تۆ لە بەشێکە خوێنیت کە حەزت لێی نییە. ئەوە مەکە بەبیان و ئەتوانی هێشتا خۆت بەرەو پێشەوە ببەیت لەو بوارەیە کە حەزت لێیە و بە ویستی خۆشت. ئەگەر بۆ نمونە تۆ لە بەشێک ئەخوێنیت کە حەزت لێی نییە و حەزت لە بابەتێکی ترە، تەنها کەمێک لەو کاتێک کە بە فیڕۆی ئیتر بە هەر شتێکەوە بێت تەرخانی بکە بۆ ئەوەی کە خۆت لەو بوارەیە کە حەزت لێیە بەرەو پێشەوە ببیت و لە داهاتوە ئەتوانیت لەو بوارەیە زیاتر خۆت بەرەو پێشەوە ببیت و بیکەیت بە پیشەیەک بۆ خۆت. بۆیە ئەو بەشەی کە لێی ئەخوێنیت مەیکە بەبیان و خۆت لەو بەشەیە بەرەو پێشەوە بە یان خۆت لەو بوارەیە بەرەو پێشەوە بە کە حەزت لێ. بەم شێوەیەش سعیکردنەکەت خۆشە بێت و چێژی لێ بینیت و ئەشتوانی تیا سەرکەوتوو بێت. ئەگەر ڤیدیۆکەتان بەدەو بڵایک بکەن و باوەڕەکانتان نەگەر دڵشتانم یەک دیزلایک بکەن و تاوەڕوو ڤیدیۆ داهاتوو خۆتان لەگەڵ.